هندي قشيب كبرت بوما إلى برتة او قناتك او كابرانيها راسنا نهائيا بس غفرتنا بما غفري بنا وذاك خوافي بەشێک لە دوکاندارانی بازاڕی شێخەڵا کە بە بۆڕیسیان ناسراوە ئەمڕۆ بەبێ ئاگاداری خۆیان دوکانەکانیان لەلایەن خاوەنی ملکەکە و فرۆشاوە کە ئەوان پێشتر بەشێکی زۆریان بەسەر قوفلانە دوکانەکانیان کردوێتەوە. ئێرە دەکەوێتە بەرامبەر گەرات سەلام لەسەر لە نێو بازاڕی شێخەڵا کە بە دوکانی بۆڕیسیەکان ناسراوە. من دەمەوێت یەکێک لەو هاوڵاتیانە وەربگرم مامەجان سڵاو لێبێ. چاوی بلی دەمێت پێم بڵێ کێشەکەتان چییە؟ کاکە کێشەکەمان ئەوە ئەمن پێ توانم لێ چار توانمان لێرە هەیە بەڵێ هەموو کوڕەکانم توانیان هەیە بەڵێ ئەمە ئێستا ئەو توانەمان هەموو بە سەقفلان دەکردی هەموو دەزان بەخۆی زانی هەر جارەکە بە 10,000مان کردی 1,000-2,000مان دایتە ساعی ملکی ئێستاش دەرێ کاکە دەفرۆشم کاکە دەفرۆشی بدەوەمە ئەگەن گەوت دەکردن بە 16 وەرەقەی دەتان دەمێن داتی عەلامەش بە 12 دەفتەری دیوی ئەمە حەقی وەیە بە 8 دەفتەری بداتەمە هەنێنگۆ ئەگەر پێتان بفرۆشی ڕازی نەبی ڕازی بکردنی بەسەنی فرۆشیە بە 12 فرۆشی حەقی وەیە ئەمە چەند ساڵە تێدانی دەبی کەمتر بداتەمە خۆ نابێت زیاتر بداتەمە دەبی بە زیاتربی دەبی بە کەمتری یەک لە دوکاندارەکان دەرێ مەتری بە 16 وەرەقە بەمە گوترایە بەڵام بە 12 فرۆشترا بەڵێ وابوو ڕاستە نەمان دەکرێت دۆ بە 12 بدەیە عەلەمێ لۆ بە 16 بدەێ مکاکە ئەم چین دەدەوێت بە حەقی بێ ئەگەر بە حەق بزوێتە دەبی بەدەی بە 8 بداتەمە 20 ساڵ 20 ساڵ لێرەمە وەڵا عەزەکە توانەکان پیشاندەم ئەوە یەک ئەوە دووە سێ چارەوە پێ هەر پێنجی ئیمدارەکانی خۆمە خوا قوبور دەکا کاکە هندي قشيب كبرت بوما إلى برتة او قناتك او كابرانيها راسنا نهائيا بس غفرتنا بما غفري بنا وذاك خوافي إيش المشكلة أنت مشكلة ما انا امن سكريم شافتا حفظني بالدكان ارشتيما بله اسا 650,000 ددم بله اسا معقول بمري برودري خوافي جزبي اي سقف لنا كم ادي بارا كم كم سقف لنا ده جنابت 5,500 درهم دايا شاري حفتا 85 كريم حفتا حفظني بكريم اللي تقول لي دارش ما شيء برسة بنقولك ابد نهائيا دروي ذاك رازناكا الا او غافرندنا بناو ذاك هيك حساب لو كزناكا باش حكومه دلت بنتم بحكومه دو كرديا حكومه دسول الشارع يساب اخوي مفروزه دعوات تذكر محكمه بتبناك واخر عندما تشري خلاص هيك صار النيه بما بري قوتي كاكا مشاورة أقول دعوتان كردي أبو بما قلتنا بما يقول 16 ورقة استبد 12 ونيودا أما سيكا سوينا بنونيرالي بنوتي هم تشوي 16 ورقة عند دفتر 16 ورقة متري استاد دايتي بس 12 ونيوي متري ب 12 ونيودا يعني قبل فروش بأولاد عندك ما كرو بها دوي بكرينوا بكرينوا غير دوي تندانش نغير بكرينوا شنو قبل كيف بكرينوا استبد دايتي ب 12 ونيودا معقولة دكانك كان سول كان پێمان دەرێ کابرا ساوی کڕیتی چوونەکردی هەر حسابی لۆ کەس نەکرد کەنج گوتم چۆرکەن ئەمە سێ کەس بەنێناری ئەم خەڵکە چوین دانیشتین لەگەریان قسەما کرد گوتمان کاکە ئەمە دەکڕینەوە ئەمە ئەولاترین بکڕینەوە گوتی باشە ئەمە مشاوەڕێکی خۆمان دەکەین خەبەری دەدەینەوە مامسلاعی هیچ خەبەر نەدراوە مامسلاعی ئەوە مازانی توانەکە فرۆشرەیە اوكي او معاملتك او قصيدك او باش نبو بيش نكني بس باش نفروشا يعني اسا قربتها اوان بنقول يعمل فلوس اما مادني بكرينوا هركسا هم انا مادني بكرينوا لوش تو بنكنيك بكرينوا بري بما يقول 16 ورقه ب 12 وانيده يقمت بله